حقیقەتەوەیە کە ئێمە کە لەگەڵ داعیش ژیاین و لەگەڵ داعیش کارەساتمان بەسەر هاتووانە بۆ من زۆر ئاسانە کە بڵێن داعیش چ مەترسێکی گەورەیە چ وەحشیگەریەکە کە هات لە 2014 ئەوانەوە و بۆ ئێمە ڕەنگە زۆر سادە بێت کە بزانین مەترسی داعیش چەند گەورەیە چەند زۆرە نەک تەنیا لەسەر کورد لەسەر هەموو ناوچەکە لەسەر عێراق لەسەر مووسڵ لەسەر بە تایبەت لەسەر ڕۆژاوە ئەوم پێم وابێ ئەگەر زوندوو ببنەوە ئەو جارە کە بەڕێی من نابنەوە ئەگەر زوندوو ببنەوە مەترسیە گەورەکە دەبێتەوە سەر ڕۆژاوە ئەوان داغدارن لە ڕۆژاوای بۆ چونکە ئێمە دەبێت لە بیرمان بێت هەر ئەو کاتی کە داعیش لە هەڕەی دەسەڵاتی خۆی دابوو دەیهێنا و دەیبرد و لەبەر چاوی عالەمی سێکۆلار و لەبەر چاوی عالەمی غەرب و لەبەر چاوی عالەمی چوزانم پێشکەوتووی دنیاە دەهاتن لەبەر کامێرایەک سەری سەربازێکیان دەبڕی و فڕیان دەدا دنیا پێنەچوو دنیا دەرکی پێنەکرد بەڵام ئێمە لە ڕۆژاوا دەرکمان پێکرد ئێمە لە ڕۆژاوا زانیمان کاوانە چی وەحشیەکن ئێمە لە ڕۆژاوا زانیمان کە مەترسی گەورە چییە ئەگەر بێتە سەر ناوچەکەمان بۆیە ئەو ڕۆکانە ئێمە بە هەموو وجودمانەوە بە هەموو توانامانەوە دژی زوندووکردنەوەی ئەو وەحشیگەرەی و بەڵام جێگایەکی دڵخۆشی کە هەبێ بۆ من ئەویش پێم وابێ کە ئەوان زەحمەت دەتوانن هەر وەک چۆن جاری پێشوو دەرەقەتی کۆبانێ و دەرەقەتی ڕۆژاوای کوردستان و شەڕەبانە قارەمانەکانی کچ و کوڕی ڕۆژاوانە بوون ئەو جارەژەم پێم وابێ ئەوان ئامادەترن پۆشتەترن و تەجروبەیەکی زۆریشان وەرگرت پێم وابێ ئەوان ناتوانن لە ئەو زەربە گەورەی کە لە شنگاریاندا لە ڕۆژئاوایاندا دووبارە تێکراریکەنەوە بەڵام خەتەرێکە کە ئەوە مرۆتەب ڕۆژانە دەیبینین لەولا و لەولای ئەویش تورکیایە هەر وەکو جاری پێشوو کە داعیشەکان بە سنووردا دەڕۆیشتن ئیسراحەتیان دەکرد لە ئیستانبول و دەگەڕانەوە بە پۆشتەیی و دەگەڕانەوە دەجانی کوردیان بەردەدا ئەم پێم وابێت داعیش و هەمووی ئەوانە ئەگە ئەجەندایەک بێ ئەجەندایەکی فعال و ئەکتیڤ بێ ئەم ڕۆکانە لە ناوچەکە تورکیا داعمی دەکات دەفعی پێشیش جاری پێش و شەر تورکیا داعمی کرد ئەو جارە لەگە بێ هەر تورکیا لە سەرکوتی کورد شکستی خوارد تورکیا لەو خەیاڵی کە هەیبوو لە فرات و لە هاتنەوە و لە چۆلکردنی شیمالی سووریە بە ئیسلاحی خۆیان یا بڵین ڕۆژاوای کوردستان ئەو دەبینی کە بۆی نەچووسەریە نەتەنیا بۆی نەچووسەریە کورد لە ڕۆژاوای کوردستان بە گیانفیدایی بە ئەو هەموو گیانبازی کە کردی بە قووەت بووە و ئیدارەکەی ئێستا لەو پەڕی ئەوەدایە کە کۆمەڵانی خەڵکی دنیای اعتراف بە ئیدارەی ڕۆخۆستەری دموکراتیکی ڕۆژاوا دەکەن و پێیان بە نمونەیەکی باشە و ئەوە تا ئێستاش بە خۆشحاڵیەوە دنیای غەرب یا تەحالوف پشتیان تێ نەکردووە بەڕاستی و لە عینی حاڵدا کە پشتیان تێ نەکردووە مەزلوم کۆبانی سەرۆکی ئەو خۆستەریە سەرۆکی ئەو وەزعی ڕۆژاوای کوردستان بۆتە مەتەڵێک بۆتە سمبولێک بۆتە جێگایە کە پڕ لە ڕسپێکتە بۆ هەموو عالەم بۆ هەموو دنیا و سیاسەتمەدار و بۆ هەموو دیپلۆماتەکانی دنیاە و ڕۆژاوا بۆتە شتێک کە دنیا پێی زوڵمە کە بکەوێت ئەم پێم وابێ ناکەوێت و لەوەیدا ئەمن پێم وابێ کە ئەگەر بەڵگەش کە دەردەکەوێت ئەگەر وابێت ئەگەر بەڵگە دەرکەوێت کە تورکیا دانێرێتەوە تورکیا ئەوان دەکا ئەمە بەوەیش خۆشحاڵم کە زیاتر لە 10,000 زیندانی داعیش لە دەستی دەسەڵاتەکەی ڕۆژاوادایەوە تا ئێستا بەری نەداون و ئەو هەموو ئیسرارەشیان لەسەرەکە بەریان نەداون چونکە ئەو 10,000 سزنە کە لە دەستی ڕۆژاوای کوردستاندایە بێت و ئەوانە هەموو داعیشن و ئەوانە ئێستا ئیتر لە هیچ شتێک خۆیان ناپارێزن ئەگەر ئازاد کرد بەڵام بۆچی ئەحمەد شەرع ئیسراری هەیە کە ئەوانە بدرێتەوە بۆی کە ئازادیان کە بۆ تورکیا ئیسراری هەیە کە ئەوانە ئازادکردن بۆەوەی کە ئیخۆیەتی بۆیە ئێمە دەبێ بەڕاستی ئەوە کۆەوەی کە ئێستا کردومانە لۆبێکی زۆر بە قووەت وەکر وەگڕ خەین
لۆبێکی زۆر بە قووەتی زیاتر لە دۆستانمان لە ئەنگرانمان و دۆش خەین کە ئێمە نەبەوەی دەبین چەک دانین لە ڕۆژاوە تەسلیمی زەییشێک بین کە بناغی تورک و داعیشە نەک ئەوەی کە سزنەکان ئازاد بکەین و دەبێت لە سەرەوەی پێداگری بکەین کە تا ئێستا پێیان داگرتووە و نەچینە ژێرباری ئەو دەستورەی کە بۆنی دێ لە دەمیشق ئەو دەستورەی کە تورکیا دەستی تێوەدەدا بۆ دمشقی دابنێت ئەمە خەتەرێکی گەورەیە بۆ ناوچەکەی کە دمشق من دوێنێ لە بەرنامەیەکدا وتم دڵم بەوەی خۆشە کە دمشق سووریا لەباری ڕۆشنبیریەوە لەباری ڕابردووی ڕۆشنبیریەوە زۆر لە پێشتر لە ناوچەکەی بەهۆی وەی کە کۆمەڵک نەتەوەی گۆناگۆنی تێدایە کۆمەڵک نەتەوەی غیرە کوردیش لەوێن غیرە عەرەب لەوێن و ئەوانە لەباری پێشکەوتی و مەسەبی جیاواز لە ئیسلامی لێیە کە ئەوانە هەمووی بوونە باعیسی فاکتەرێک بۆ ئەوەی کە کۆمەلگای سووریا فەرقی هەبێ لەگەڵ کۆمەلگای عێراق فەرقی هەبێ لەگەڵ کۆمەلگای ئێران تەنانەت بۆیە ئەمن خۆش بینم کە ئەم داعیشە ئاوە بە ئاسانی زیندوو نابێتەوە. دوو ئەجەندا هەیە لە کۆن لە بۆ تورک ئەجەندایەکیان کە زۆر سەرەکیە کە بۆتە مەڵۆزمەی شەو و ڕۆژان خەونی شەو و ڕۆژان و بەتایبەت ئەو دەسەڵاتە تازەیەی کە بە ناوی ئۆردۆغان 20 ساڵە لە 20 ساڵێک زیاتر لە تورکیا هاتووە وەک شتێک بۆتە ماخولیایەک بۆتە ترس بۆتە فۆبیایەک کورد لە خەوی ئۆردۆغاندا فۆبیایە یعنی ئەمە هیچ شک و گومانی تێدانە یعنی تۆ هەرچی دەیکەی هەرچی نەرمی نیشان دەدەی هەرچی دنیا پێی دەڵێ ئۆردۆغان کەەوە خەریکە دەخەڵەفێ بەڕاستی دەخەڵەفێت تۆ گەچاوی لێ بکەی لە هاتوچۆیەکانیدا ئەو شێوە سوڵتانەی کە دێ و دەچێ و تۆقە دەکا لەگەڵ دیپلۆماتکارانی دنیادا ئەوە خەریکە تووشی فۆبیایەک دەبێت کە بەرەو خەڵەفانی دەبات ئەو فۆبیایە ئەو خەڵەفانە بەبێ ئەملا ئەولا بەشێکی فۆبیای کووردە ئەمە لەلایەکی دیکەوە لەباری ئێکۆنۆمیەوە تورکیا هاتوۆتە حاڵەتێکی زۆر خراپ ئێمە لە بیرمانە لە ساڵەکانی 2000 و ئەوانەدا ڕۆنەق و گەشەکردنی ئابووری تورکیا زۆر لە ترۆپدا بوو یەک جێ بەو سیاسەتە هیچ و پوچانەی ئۆردۆغانی کەوت اقتصادەکەی کەوت لیرە کەوت ئەمە دەتوانێت هەردوو هەدەفانی بەدواوە بێت بە تایبەت بەدانانی هاکان فیدان کە خۆی کوردی وانەک دەڵێن ئەمە خۆی نیشانیدا کە ئەو کێشەی گەورەی کووردە و بۆیە شاکان فیدانیدانا کە پێی وایە بوو دەبێ کورد بەردا و ئەوە کووردە کە سایکۆلۆژی کورد دەناسێ و ئەوە زمانەکەش دەزانێ ئەوانە من پێم وابێت لەوەیدا شکستە دەخوا و دوو ئەو مەسەلەی دێرە زوور و شیمالی سووریا منتەقەیەکی دەوڵەمەندە ئەو دەیەوێت دەستی بەسەردا بگرێ بەڵکو یارمەتی دەرێک بێت بۆ ئێکۆنۆمی خۆی و بۆ ڕاوڕوتێکی زیاتر لە وڵاتانی جیران بۆ ئەوەی کە بتوانێت تۆ لەبیرتان بێت کاتی خۆی لە ساڵەکانی 92 ئەوانە کە ڕاپەڕین لە کوردستانی لە باشووری کوردستان کرا تۆ دەبینی یەکێک لە وڵاتانی کە زۆری قازانج کرد لە هاتوچە و لە هاوردە و ئەوانە لە نەوتی قاچاغ و بە یارمەتی بنەماڵەی بارزانی لە باشووری کوردستان بوو لە منتەقەی بادینان و دهۆک و برایم خەلیل و ئەوانە کە بەڕاستی کەس نەهات حسابی ئەوەی بکاکە ئەوانە ڕۆژانە چەندیان قازانج بە تورکیا گەیان بۆیە زۆر هەمویان شاد و ئەوە بوون کە ئەم پارە زۆرە گەشەی زۆرە ئابووریە ئەو خۆ گەشەکردنی ئابوووریەکە تەنیا لە کوردستانەوە نەبوو بۆ تورکیا لە ڕێگای کوردستانەوە بۆ سەر تاسەری ئەو وڵاتە گەورە کە پێی دەڵێن عێراق حتا بەسەر دەڕۆی ئەو ئێکسپۆرت و ئیمپۆرتە بۆیە ئەوان زۆر زوو لە قەیان لە بەختی خۆیاندا و پەشیمان بوونەوە بەڵام ئێستاش بە ڕێگایەکی دیکە تا تۆ دەبینی هەر بەردەوامە ئەو گەشەکردنە ئەو هەموو قازانجەی کە لە ڕێگای باشووری کوردستانەوە لە سنوورەکانەوە بۆ تورکیا دەچێت ئەمە پێی تێر نابێ بەوەی بۆیە
لە ڕقای دێرە زوور و لە ڕگای شمالی باکووری سووریاوە ڕەنگە تەماحی دە و بەروبوومە کردێکە لە نەوتە لە غازە لە هەر شتێکی بێت ئەمە حقیقەتەکە دوو هێژمونی سوڵتانی نەیشاردوتەوە سەرانی ئەوڕۆی تورکیای داگرتووە ئەو هێژمۆنیە کە بتوانن لە وڵاتێکی وەکو ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئەو هەموو دەوڵەتەی تێدایە بتوانێت ئیقتدارێکی زۆر زیاتری هەبێت ئەو تا تۆ دەبینی کە ئیقتدارێکی هەیە لەسەر قەتەر ئیقتدارێکی هەیە لەسەر عێراق لەسەر کوردستان ئەمە زیاتری دەوێت لە تەرەی کوردستانەوە خۆشبەختانە تەنیا و تەنیا لە ڕێگای ماڵی بارزانیەوەیە دەنا هێزەکانی دیکەی باشووری کوردستان بەو حەدە نەچوونە ژێر ڕچێفی سیاسەتی ئۆردوغانەوە ئەمن پێش ساڵی 2013 و 2012 پێشێکە کێشەی یا کەیسی داعش خەڵک جۆشی لێبوو بێت و حتا بوو بێتە شتێک لە نێو بازاڕی سیاسەتدا لە بیرمانەکە یەکەم کۆبوونەوەیان لەگەڵ بنەماڵەی بارزانی لە ئەردەم کرد و بەدوای ئەو کۆبوونەوەیدا کەم پێم بابێت لە کەس شاراوە نیە ئەو کۆبوونەوەیە چونکە دواتر ڕۆژنامەنووسان بەهیمەتی ڕۆژنامەنووسانی وریا و زیرەک هاتن ئەو کۆبوونەوەیان بەرمەلا کرد و کۆبوونەوەیان ئەوە لێ کرد خۆ ماڵی بارزانی لەو کۆبوونەوەی دابوون ئەو جارەکانە ئەمە لە بیرمانە کە داعش کە مووسڵی گر کوتیانەوە نیعمەتە هەر لە خودی زمانە حاڵی ماڵی بارزانیەوە بەدەیان جارمان مەسوولەکانمان بیستکە ئەوە نیعمەتە لە هەمووی گرنگتر ئەو جینایەتەی کە لە شەنگار قەومە هەی ماڵی بارزانی هەڵاتن ماڵی بارزانی چۆلیان کرد دەی کاکەوان دەیانەویست بێن ئەو هێژمۆنی داعشی یا حکومە ئەمن لە بیرمەدایان کوردی تر ئەمە جیرانێکمان هەیە بە نێوی دەوڵەتی ئیسلامی دەوڵەتی ئیسلامی سونە ئەمە زۆر چاکمەوە لە بیرە پێشوەی کە حتا داعش ئەو هەموو جینایەتە بکە هەر مووسڵی گرفو کوتیانە دی تەواو بوو ئێمە دەوڵەتێکی سونەی ئیسلامیمان جیرانە و ئیتر عێراقمان جیران نییە ئەمە نایاشادوێتەوە ئەو گفتارانە ئەو مەسیجانە هەموو لە ساڵانی 2000 و لە 2013 و 2014 و ئەوانە پێشتریش لە تەریقی سەرکردەکانی بنەماڵی بارزانیەوە بە جۆمان گەیشتووە ئەم جارەش پێیان ناخۆش نابێ ئەو جارەش ڕەنگە یارمەتی ئەو جار ناتوانن بەبێت تورکیا پەل ببزێون چونکە هەست و نیست و ڕۆحی بنەماڵی بارزانی لە دەستی دەسەڵاتی تورکیادایە ئەوان بە میلیۆن میلیارد دۆلاریان سەرمایە گوزاری کردووە سەرمایە گوزاریەکەش دزی ئەو میلەتەیە معاشی ئەو میلەتەیە کە ئێستاوە لەسەر جادە و لە ژێر خێمە هاوار بۆ معاشێکی بچووکی خۆیان دەکەن کە کەسی جۆیان ناداتێ بۆیە ئەوان حەقیقەتەن ئێرەیان دۆشی باشووری کوردستانیان لە ماوەی ئەو 33 ساڵەیدا دۆشی و تەسلیمی ئۆردوغانیان کردووە بۆیە ئەوان ناتوانن تازە جیرۆدەن ئەوان تازە جیرۆدەن ناتوانن دەست لە ئۆردوغان هەڵبگرن